دۆخی ناوچەکە دەکوڵێت. ئێرانبەرەکانی یەمەن و عێراق بۆ جەنگ لە پاڵ حیزبوڵڵا ئامادە دەکات و لەسەر بەشداری ڕاستەوخۆی جەنگیش بڕیاریدا. کۆبوونەوەکەی هەولێرچی لە گرژەکان کەم کردەوە. هەفتەی ڕابردوو سوپای ئیسرائیل پلانێکی سەربازی بۆ لەناوبردنی حیزبوڵڵا پەسەند کرد، ئەمەش ئاستی گرژیەکانی لە ناوچەکە بەرز کردوتەوە. لەم بارەوە ڕۆژنامەی ئەلجەریدا لەبارەی بەرەو پێشچوونی شەڕ لە نێوان ئیسرائیل لەلایەک و حیزبوڵڵا و حوسیەکان لەلایەکی دیکە لە نوێترین راپۆرتیدا ڕایگەیان ئاستی مەترسی هەڵگیرسانی جەنگی ئیسرائیل دژی حیزبوڵڵای لوبنان گەیشتۆتە ترۆپک. دوای هۆشداریەکانی وڵاتانی خۆرئاوا و دزەکردنی زانیاری دەربڕینی پشتیوانی تەواوی ئەمریکا بۆ هەر پرۆسەیەکی سەربازی کە تەل ئەبیب دژی حیزبوڵڵا ئەنجامی بدات. ڕۆژنامەکە دەڵێت ستراتیژی ئێران بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر هێرشێکی ئیسرائیل دژی حیزبوڵڵا پشت دەبەستێت بە دابینکردنی چەکی پێشکەوتوو بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە گۆڕەپانی شەڕ لەگەڵ فراوانکردنی بەرەی شەڕدژی ئیسرائیل لە هەردوو بەرەی یەمەن و عێراق بۆ پشتیوانیکردنی حیزبوڵڵا، بەڵام خۆی ڕاستەوخۆ بەشداری ناکات. بەپێی پلانەکە گروپی حوسیەکانی یەمەن و گروپە چەکدارەکانی عێراقی بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانی نوێ و چەکدار کردووە کە توانای ئەوەی هەیە بگاتە ئیسرائیل. ئەو چەکانەشی خستۆتە ژێر سەرپەرشتی سوپای پاسداران بە جۆرێک ڕێگە بە بەکارهێنانی نادرێت تەنها لە کاتێکدا نەبێت حیزبوڵڵا تووشی هێرشی ئیسرائیل ببێتەوە. ئەو گرژانە لە کاتێکدایە بە گوێرەی زانیاریەکانی ڕۆژنامەکە هەفتەی ڕابردوو شاندێکی فەیلقی قودسی ئێران لە هەولێر لەگەڵ شاندی ئەمریکی لەبارەی خاوکردنەوەی گرژەکان کۆبوونەتەوە، بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن دانیشتنەکە ئەنجامێکی ئەوتۆی نەبووە.